فەرمانی هەرێمی ژمارە 56 ساڵی 2021 پاڵپشت بە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان ژمارە 1 ساڵی 2005 هەموارکراو و بەرگەی یەکەم و سێیەم لە ماددەی 18 لە یاسای پارێزگاکانی هەرێمی کوردستان ژمارە 3 ساڵی 2009 هەموارکراو بە یاسای ژمارە 2 ساڵی 2019 و دوا بەدوای کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای هەولێر لە ڕۆژی 8 2021 و ئاماژە بە نووسراوی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ژمارە 586 لە 14 2021 بڕیارماندا بە: 1. دامەزراندنی بەڕێز ئومێد عەبدوڕەحمان حەسەن بە پارێزگاری هەولێر بە پلەی برێکاری وەزارەت لەسەر میلاکی وەزارەتی ناوخۆ. 2. ئەم فەرمانە لە ڕۆژی دەرچوونیەوە جێبەجێ دەکرێت. نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە 18 شوبات 2021. زۆر سپاس. سوێن بە خودای گەورە دەخۆم کە پارێزگاری لە یەکێتی هەرێمی کوردستان عێراق و سەلامەتی خاکەکەی بکەم و چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم و پابەند بم بە دەستور و یاسا کارپێکراوەکان لە هەرێمدا و بە دڵسۆزی و ڕازگۆیی و دەستپاچی و بێلایەنیەوە کاری خۆم ئەنجام بدەم و خوددا شاهدە لەسەر ئەوەی دەیڵێم. زۆر سپاس. زۆر سپاس. پڕ بەدڵ پیرۆزبایی لە کاک ئومێد دەکەم، ئومێد خۆشناو، بەوەی کە هەڵبژێردراوە لەلایەن ئەنجومەنی پارێزگای هەولێر کە ببێتە پارێزگا. پیرۆزبایی لێ دەکەم، هیوای سەرکەوتنی بۆ دەخوازم. زۆر مەراحلی دیوە و حتا هاتە پەرلەمان و ئەمڕۆژ لێرە مەراسمی سوێند خواردنی ئەنجام درا بۆ ئەوەی ببێ بە پارێزگای هەولێر. پڕ بەدڵ پیرۆزبایی لێ دەکەم و دڵنیای دەکەمەوە کە لەلایەن ئێمەوە هەموو پشتگیریەکی دەکرێت و بە دڵنیام کە جەنابی وەزیریش، وەزیری ناوخۆش کە ئەمڕۆ ئەویش لێرە تەشریفی هێناوە، پشتگیریەکی تەواوی دەکەین بۆ ئەوەی سەرکەوتوو بێ لە کارەکانی خۆی. هەر ئەمڕۆ ڕۆژی شەهیدبوونی کاک فرانسۆ حەریریشە. کاک فرانسۆ، کاک ئومێد وەکو کادرێکی ئەو حزبە لە نزیەکی تایبەتی هەبوو لەگەڵ کاک فرانسۆ و لە حزبدا کاری زۆریان پێکەوە کردووە. یادی کاک فرانسۆ بەخێر، یادی پارێزگای پێشووی هەولێریش کاک فەرسەد یادی ئەویش دەکەینەوە لەم ڕۆژەدا بەداخەوە. ئەویش بە نەخۆشی کۆڕۆنا کۆچی دوایی کرد. سەرخۆشی خۆم لەم ڕۆژەدا بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان، ئەوانەی کە بەم نەخۆشیە کوشندەیە ئەمری خۆیان کردووە، سەرخۆشی خۆم ئاراستە یەک لەو خانەوادانە دەکەم. ئومێدی چاکبوونەوە بۆ نەخۆشەکان دەخوازم. بە تەکید ئەرکی پارێزگا ئەرکێکی قورسە، ئەرکێکی ئاسان نییە. ئەوەی کە مهمە ئەوەیە پارێزگای هەولێر پارێزگای هەموو پێکهاتەکان و نەتەوەکان و ئەو خەڵکەیە کە لە پارێزگای هەولێر ژیان بەسەر دەبن بە بێ جیاوازی. و بە تەکید دڵنیاشم لەوەی کاک ئومێد مەرحەلەیەکی نوێ لە خەباتی خۆی بۆ خزمەتکردنی ئەم شارە، بۆ خزمەتکردنی ئەم پارێزگا دەست پێ دەکات بە بێ جیاوازی لە بینی هاوڵاتیانی ئەم پارێزگا. من هیوادارم سەرکەوتوو بێ، موفق بێ لە کارەکانی و ئینشاءالله خوای گەورە پشتیوان بێت لەم مەرحەلەیە لە ژیانی جەنابەت و موفق و سەرکەوتوو بێ.